ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەبارەی یاسای بودجەی ساڵی 2020 عێراق و پشکی هەرێم لەو یاسایەدا زنجیرەیەک پێشنیازە ڕاستی بەرپرسانی هەرێم دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید کە هاوکات ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانە لە ئالاپەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسینێکی بەناونیشانی دۆسیەکانی دانوستان لە نێوان هەرێم و بەغدا بڵاو کردەوە. تێدا دەڵێت لە نێوان هەرێم و بەغدا 4 دۆسیە هەن کە دەبێت بۆ ئیدارەدانیان هەرێم شاندێکی هونەری زۆر شارەزای هەبێت تا بتوانێت بە سەرکەوتووی کۆتاییان پێبهێنێت. بە بۆچوونی و پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دۆسیەکان بریتین لە یەکەم قەرزەکانی هەرێم کە بەپێی هەندێ سەرچاوە گەیشتووە تا 24 ملیار دۆلار. ئەم قەرزانش لەو ساتەوە کەڵەکە بوون کە هەرێم لە بەغداوە پشکی بودجەی بۆ نەهاتووە. پرسیارەکەشەوەیە هەرێم چۆن بتوانێت ئەم قەرزانە شەرعیەت پێ بدات تا دەوڵەتی ئیتیحادی لە ئەستۆیان بگرێت. دەشڵێت دەبێت هەرێم بتوانێت بەراورد لە نێوان قەرزەکانی و دابەزین و بەکارهێنانی یەدەگی نەختینەیی بکات. دووەم دۆسیەی نەوت هەرێم دەبێت بزانێت بەغدا چەندی لە پارەی کۆمپانیەکان سەرف کردووە تاوەکو کەم و کوڕیەکانی دەستنیشان بکات و بۆشایەکانی بە هەند وەربگرێت. بە جۆرێک لەو بەراوردەدا بتوانێت بەغدا بۆ هۆکارانە قایل بکات کە بەهۆیانەوە هەرێم گرێبەستی بەشداری بەرهەمی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان هەڵبژاردووە. سێیەم لا دۆسی پشکی هەرێم لە بودجەدا هەرێم داوای پشکی لە 170 دەکاتەوە، بەڵام هەرێم دەبێت دانوستان لەسەر هەیکەلێتی یاسای بودجە بکات، لەمەدا قازانجی زیاتر دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید ڕوونی دەکاتەوە بۆ ئەم ئەرکە لە هەرێمی کوردستان کەسانی شارەزای باش هەن کە بتوانرێت پشتیان پێ ببەسترێت. چوارەم یەکلاکردنەوەی دۆسیادارایەکانی دیکە وەک داهاتە نانەوتیەکان و گومرگ و باجەکان کە بەردەوام مای ناکۆکی و مشتومڕی نێوان هەردوو حکومەتی هەرێم و بەغدا بوون. پێنجەم پرسی خەرجکردنی پارەی گەنمی جوتیاران و چەسپاندنی وەک بڕگەیەکی بودجەی 2020 عێراق کە ئەو پەرلەمانتارە ڕای دەگەێنێت ئەم بڕگەیە خواستی ئەوە و پێداگیریشی لێ دەکات. ئەحمەدی حاجی ڕەشید لە کۆتایی نووسینەکەیدا دەڵێت ئەم پێشنیازانە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە، دووپاتیشی دەکاتەوە لەگەڵ سێ ئەندامە کوردەکەی دیکەی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران هەوڵی خۆی بۆ دەستەبەرکردنی مافادارایەکانی هاوڵاتیانی هەرێم و دووبارە نەبوونەوەی قەیرانی موچە چڕ دەکاتەوە.